ئەوە چیەکەی؟ ئەیە ڕۆس مێڵە بۆ لێ کردووە لێمێت ئەیە ڕۆ ئەزانین چۆن بەو سمێڵە ڕەشەی پێشوو خۆمە کرد بە هەر کۆمپانیایەکە ئەموو کاکە حەرەسی بێت باخەوانی بێت دەرکەوان بێت هیچی وەری ناگەڕتم بە ڕەنگی سمێڵەکەم بگۆڕم بەشکی شەڵاو نەک بە تێبەرمانە بۆ بە سمێڵە؟ نه هەموو دنیای کاکە هەموو شتێک بۆی هەیە من خەریکە مێشکمە تەقێ تۆ ژەڵی چی؟ چی بوو؟ ئەوەتی وە قەناعەتی نەکرد؟ ناوەڵە لا حول ولا قوة إلا بالله ئێستا بەبەکە و نەزانی بۆ؟ بەخوا لە بەیانی ئەو قسەی بۆ ئەەکەم ئەڵێم ڕۆڵە بەخوا لەگەڵ ژنێ باشە بم ئەی خەمە سەر چاوم ئەو باوکت هەر باز ناکرێت چەنی تۆ خۆشەوە ژنیش عینەش خۆشیەوێ هەڵە نایهێنم هیچ ئەڵێ وازم لێ بێنە وازم لێ بێنە من نازانم سەبەبەکەشی نازانم ئەو بۆ قسە لەگەڵ خۆیانەکەم ژنەکە دەبانیکە دە قسێکی لەگەڵ خۆتۆر بوونی بەجێڵی دەم جارە خۆ قسەی لەگەڵکە خۆرشی خۆرشە ئەی ڕۆ خورشیدی پیاوەکە خۆشە خورشید خۆرشە باڵێ وەرە کوڕم دە ئەم هەتیوە خورشید تیکتۆک شێتیەکە دام ناوە هاتم ڕۆڵ وەر لەگەڵ باوکدایکدایشە قسە بکەشم بە قوربانە بم ڕۆڵی گیان کوڕەکەم گیانەکەم باوە ڕۆڵ تۆ زەواز لە تیکتۆک و لەم شتانە بێنم بۆ مێشک و چاویشی خراپە هیچ بکەم باوە ئەخ چۆن چی بکەم تۆ دایکی قسەی لەگەڵان کردی ڕۆڵە هیچ چای دایکیش عینە قاوانەکەی هەموو جارە دووبارەیە ئەخ بەس تێ بگەم زانم تۆ ڕۆڵە بۆ ژن ناهێنیت باوە گیان من حەزم لە ژنهێنان نییە ئەخر کوڕم نابێ بە ساق و بم نابێ تۆ لە داری دنیا هەر تۆمانە ئیدە تۆ دووسێکمان بۆ بخەرەوە بۆ معاملم داناودا کوڕە گەورەکەم بە ساقی چاوم تۆ تاقانەی دایە و بابیت ئەی نابێنەوەی بخەیتەوانێ دوای سواری ملم بێ مناڵەکان وی تخۆ با پیرەکە ئێمە سواملتە بم ئەوکێ مەسەلێ ئەمە تێ ناگە مە کەرێکە بە ئێمە حەزەکەینەوەی خۆمان ببینین وڵای داوای دەبوون نەکەم ژن بە من بەخێو ناکە بۆرە کوڕم ئاخر معقول نی ئێمە یەکدانە تاقانەیەکمان هەبێ تۆمان بە هەزار نەقەنق و بە بلووری تا دروست کرد دو سێ چوارێکمان بۆ بخەرەوە باوە گیان خۆت ژیانی خۆمانە زانی کە چۆنین من ئەوە تا تۆ بەخێومەکەی ژنێکش بێنەوە ماڵەوە ئەمە چەنی بەچە کوڕم پەک ناخە خواجان پەک ناخە بە شەرەف و نامۆز و حیسیەتم کە دایکتم هێنا یەک دینا لە ژیرفانمانە ئێستا چ تێ خوانەی بڕێ خەڵک دانیش کەرەکە نەکەی دەخۆتەوە نەمردوین لە برسە ئەوە تا ئەم بەس بزانم بۆ ژن ناهێنی تۆ کاکە زای من کەی ژنێنم کەی کەسێکم دەستکەوت ئاوا بۆ نمونە خەزورم زۆر دەوڵەمەند بێ ئاوا لەسەر پارە بخەوم بتوانم ئێوەش بە خاوەنکەم لەگەڵ جاشتی وا هەیە ئێکەی هەبوو ئەو کاتە بیرێکی لێ هەیە چی هەیە؟ هەیە ژنەکە یەک شت لە مێشکمایە ئەوە سەر بگرێت شتی چی پیاوە بووکێکی دەوڵەمەنی دەرەجە یەکمان تووژێ بەس لە خەیاڵمایە سەر بگرێ ئێدە چی پێمان بەزانی چییە؟ پەلەم لێ مەکەن هەیە خوا بەڕاست وەڵڵا خوایە برادێکم هەیە برادێک ئەزانین چون با کەشفی نەکەم لای ئێوە بۆتانەکەم بە سوپرایز ئەگەر من کچێکی دەوڵەمەندم بۆ نەهێنایت ئەگەر باوکی دەوڵەمەندترین کەسی ئەم شارە نەبوو تۆ بە ناوی باو تۆ باگم تۆ بابزانانی کچی هینە شەفیقی بازرگان شەفیقی بازرگان باوە و نایاڵێ دەستیشی ماچکەین یەکورێ تۆ ناتەوێت کچی ئەوە بۆ مارەکەم ئێدە داینم بۆ خۆم کورایی هاوار شەفیق خاوەری لایە لەم شارەیە شتێکە زانێ بە دایکی خۆشە لێم تێکمەیە خڵتەیەکە لە مێشکمایە سەر بگرێت بووکەکەی شەفیق کچەکەی شەفیق بوویشی ئێمێ تۆ ناتێبێ دەوڵەمەندم ناوێت زۆر خۆیان خۆشیەمان لێ تێک ئامین خوایە هەلۆ تۆ بەس تێم بگەینە لە شارایت ئەوە مهمە دارەوان ئەڵێم ئەو کەرێتی سۆتەرە کردووە ئەمدە تۆ تووڕەمە بە وەڵڵا سوحبەتە لەگەڵەکەم منەوە بۆ نایەرم شتێک بڵێم لە خۆت و کورتان فڕێی مەبەستم یانی ئیشەکەی جاری پێشوت هەرماوە لە بە قوربانم ئیشەکەم تێکەوتووە زەڕورم سەرێکم لێبێ خۆماریە مازانی دەوەرە بۆلا باشە قوربانم دارەوان گیان دەی چاوکەم چاوەڕێتم خوا حافیز دارەوان گیان باوە نەڵێ ئەوە داروانە سەختە چییە؟ با بۆ باوە نەڵێ ئەو مەسەلەی منت بەوتووە ئەرێ کوڕم تۆ ئەزانی خەریکە ناخۆشیەکەی من خەریکی مەوزوعەکەی تۆم دەلێم تێکمەیە برا باوەڵی عاجزمەوە خۆی شەکان هەموو فشێ قوربان بە تۆ چەند نەبازی چێکەیت تۆ ناتەوێت دەوڵەمەندترین کچێم شارە بێنیت ئێ بەدارەوان
حەسەلاتۆ باش باش دا بڕۆ ناژێرم قایم پیاکیشم بلووریێتە سم پشکێت بێ من خەریکی ئیشی تۆ خێوشمە وەڵاهی دارەوانیجان ئیشێکی زەڕورم پێتە کاری خێرە کاری خێرە تۆ هەر لەسەر ئەو ئیشی جارانی کەوە نییە کەفالەت بۆ ئەمەکەی تۆ ئەوی بە نازانم شایەتی ئەو پەنجە مۆڵ و خوێن ئینەکەی تۆ خەریکیارە لە مەحکەمە و سچ خۆ ئەوە مهمە ئێستا بە وەزعێکی منی ئاوا ئیشم تێکەوتووە خۆ لە خزمەتە ئەمریکا وەڵاهی دارەوەنجان ئەمەوێت دووسێ برادری تر پەیاکەی لەگەڵ خۆتا ببن بە حیمایی من بە حیمایی تۆ بەڵێ خێرە بۆ چی بۆ ئەچم بۆ داخوازی بۆ کوڕەکەم ژنێکێن چەند بۆ داخوازی و حیمایە ئاخر کاکەجان بۆی وا هەست بکا کە من مەسئولم وا نەبێت نامان ناتێ کاکە مشکلە نییە بەسەر چاو ئەزانین بۆ کچی زین کیە چی کچی شەفیقی بازرگانە شەفیقی بازرگان نانا کاکەەوە ناکرێ بێ کاکە بەخوا نابێ بە خۆ نان ناسێ ڕۆحەکەم کاکەجان تۆ زانین شەفیق تۆ مەجموعەیەک بێنە بڵێ من حیمایی گەورم حیمایی کا قارەمانم و تەواو قارەمان چەند حیمایتە وەڵاهی دوان بەسە چکە دوان بەسە ئەی کوڕێکی 10,000یانەی نیوە تۆ سێ و سوتفەیەکە چییە هەردیوشیانم لەگەڵایە نە بەقڵ چییە نەمانە چیە شادی و کامەران آخر شادی هینێک نەبێت ئەمە نەبێت زەرامێکی تۆ کە حەد ئەیان بینی کاکەجی زانێت تۆزی هەیکەلی تۆ بەخوا لە تەنیشا بۆ سەوی هاوسێنێکی بەس دارەوە شت لە بسەرەوە خۆشە ئەگەر ئیشەکە سەری کرد یکی 10,000 تانێ مێگە سەری نەگرت قسە لە بسەرەوە خۆشە بەخوا پیارە نایە من ئەم هەموو هیلاژی و حیمامانە سەریش نەک پارە نایە ئەکوێتە لای ئێوە بزانم دەورەکەم جوان بۆ ببینن حیمایەکی تۆزێ ئەوە نییە مهم بن تۆ حەقیقی تۆ ناتێ گسە بینە چۆ دەرەکە و وا هەست بکات شەفیقی بازرگان کە من مەسئولێکم حیمایم لە دەرەوە بە سەفتە هەیە خەمی یەک شت نەبێت دانی بۆ خۆ باش نییە تۆزێ درۆکەین لە بەرچاوی درۆ لە خۆم وەزم دەرێنانی درێ تقریبا من خۆی درۆزن نیم من خۆم درۆزانم یعنی ئەها لە درۆژ مهمتر کاکەرەمە چیەوە بۆ نیشتێکی ناخۆشەکەم ئەترسم ئەو هەتیوەم گۆرەیەکانی ناشوە بۆکەنی کردبێت نەوەڵا داوای لێبوردنەکەم وڵا و بۆنێ لە منەوەیە خۆ پیس کردووە نەوەڵا و نیمە جارم نییە بەخوا جارە 6 جارە خۆم ناشۆم ماڵە بە قڕنەژی بۆ تۆ مراوی وڵی بەخوا مەجارەکەنی خۆ دەزانێت مشکلێت مهم ئەوەی ئەم ئیشەما سەر بگرێت کە تۆ چیێسا من دوایی شادی و کامەرانێ بۆێنم جلەکانیان بگۆڕە و تارتیبات قات و عینەک و دەمانچە و لێرەن لێرە سوتفە سوتە سێ سوتفەکەم بەس بیان بێنم نابەسە چاو مشتیان چیە بانیەکەم هەتا ماڵ دوعای خێرم بوو دەدەی یاخواوار یاخواوار فەرمون عزیز مەگەشت چاوەکەم سەر چاوم کامەراجە ئێمن کامەرانە ناسم بەست و بوو عزیەتی باوکی شادی داوە هێنا نانە باوشی نییە مە شادی خۆیەتی باشی نای ساسانە شادی مە شادی خۆیەتی باشی کای شادی جا نازانم وەسفی شادی بۆ بکەم وەڵڵی حەزەکەم بزانمەوە نیە چونکە بە حیمایی من حەزەکەم بزانم چیان هەیە وەسفی بۆ کەم ئادام حەزەکە بە بزانم نانا بۆ یەکەم کاخافە بەهۆڕ و قەناعەتێ ئەگە بەنیازی بچین بۆ شوێنێ پێشی سارەکە بۆ سێ شادی دیار نەماوە بە یەک بیگەسیوانە خۆی فڕای لە دەرگاکەوە بە تەقلا ئەڕۆ دەڵاسی خوا ئەمە ئەکتەرێ ئەمریشەکە باوەڕە قەناعەتێ بێ لە دەبەردەستی ئەم شادی ئاڵین بۆ تووشێ بابە تۆ زۆر سەیری خۆ من فلیمیان بۆ دەرناکەم بە قوربان ناوتم بە هەر وەسفی بۆ بکەم میلانەوە هەراوا بێک دەست بەلبەتی تەلەفۆنەکە ئەمەنە ئازایە بژی خۆش بێ چی؟ یعنی بەجارێ سا خوارد بە ماڵە بۆچی چییە؟ چۆن لە کەسە ماڵۆن نەبوو لەو کاتە؟ گورە بۆ خاتەوە باشە تێگەشتم دایکەوە خواڵاویز بێ باشە لە سەی مەڕۆ خواویز ئەو سیانە مارێز و خۆیان کرد بە ماڵیەوە نا بابە مارەزی چی تۆش ئەی قۆجەی و ئەلی کۆپتەر دابەزی خۆیان کرد بە ژوورە گورە نە کاکە جان جابەز نەبوو لە ماڵم نەبوو بەخوا هەرسێکی خوارد احترامی خۆت بگرە بۆ برا لە خۆتۆ قساکە سەبەب بۆ سیانە چی بوو زەلام نەبوون گورە مەشک بوون و خۆشم لە مەشک زیێڕام کردووە ئەوە ناترسم دەی ئەمری خۆت و حیمایەکانە نەمێنێ ئەمە بوو بینەکە میلانۆکە بەخوای تر ئەیتەقان
بەڵام بۆ ئێستا تۆزە دەمەکە نەبینێت والحال سبين التدريبك انما اوان نابي خو تدريبك ترسي داخو حي من بعد ئەوان بۆ ناوسی ئەو قەت دیقەتنی ئەو شکڵ قەت نەبینێ لە شوێنێ ما الناس كاملا بس انا ناسيت زاني عادي ترسم للشر قجي بقدر ندوز اللي اعتراف اساسي ڕێگناڵی ڤاندامی مارەکە الله عافية ڤاندامی مارەکە فرم باوەڕە قەناعەتی سامي ئەناکۆندا ئاماری ئەناکۆندا گاس دباشا دانی يعني بو توزي بروفوش تشامبيون اكيد بس من اوان نين او بن بالنسبه وازان شو شكرا باسە خۆمە تەرتیبەکەی مەقات ونيا و تەرتیبات سامي يعني نا او توجيهين منها او دمو تشاي النوع كبير باشا ئەنجا ئەوە بۆ پارەکەش بێخەم ڕۆژانەیشی باشی بۆ داهاوە ڕۆژی چەند والله من لقى الرئيس حماية كان الريكوت من دبيان بريت ڕۆژی 15 فرنسا كاك والله متسلمه نا چ ناکە سوري سير میگە نەچلەکەیەوە 15 و کاکە بیزە بيزا زا بخوا بيزي جنا دانا بیزە باشە باشە بابا انا تو رازي كاكا کاکە قەی ناکە با ڕۆژی 20,000 بێ تاڵام دەستمان نەبن هەموو یارێ دانا كاكا بيزار كبا صحيح وي هل بيستوبيان کاکەەوە 20 سەقسەکە بڕیارمان ناسە 20 با 20 کاکە جەوەی مەساڕی جلو تەرتیبات و قاعەت و عینە بۆمانە و تەدریبەکەشەکەی باشە بياني كان بينا ئێمە حازری تەوا سەلامە بۆ صافي بس بين زكا كاك جاري خوش دائما يجمع كردوها اخ دوانا يعني بيش اسبق نمي رحمة الله يارە پەنجا بۆ دوتمان باشا بزاف دەرخوا سەرچاو اهلا وسهلا سەرچاوەکەم ئەترسم بەیانی لەو تەرتیباتە بوو مشکی خۆی کا بەژوورە خۆ ئیشەڵا نایەت ئای کە پێم خۆشە ئاوا هایسە نەوعیش کرد ئێستا لە حیمایاتن ئەی بابا و چی تاو لە قەفرتەیە ئەزانین چی قوربانجان خۆ تو نەوتە دیتان پێەکەمەوەی باشە ئەو زرمە کوتەیە جوان نییە من بڵێم ئێوڵم تەبع ڕاستی ئەوە ئەوە سبینە لە ماڵی ئەو کابرای بازرگانش ئاواکەن خۆ حرامانە ئینشەڵا حیا ناچێت حەکەم ئەمەوێ نییە سامتان هەبێت خاصەتەن تۆ دنیا بەلەن یعنی باوا هەست بکات شەفیقی بازرگان من لە جیاتی سێ حیمایە سێسە حیمایە سیاسەت تۆم لە پیانسە بوێنم باوا هەست بکەن دایمە لەگەڵمان دایمە لەگەڵ لە حەمامیشە لەگەڵمان باوا هەستکەن من با بترسن ئەزانم بەخوا ئەها بە سەری ئەوکە شادی بەناوەکە تێمەکە قوربان شادی بۆ خۆی شادی ئەوە مهمە من ئەوم لا گرنگە ڕاستەکە بەڵام ئەوەی کە زەڕورە پێشەوەی بڕۆین بە جددی سەر و سیارەیەکتان با پێ بێت ولا ما توربي ماتۆر نابێت کاکە کەس بە ماتۆر ڕۆشتو بۆ شتانە نابێت لەگەڵ حیمایی ئاخر مەسوول چۆن بێت ماتۆر ئەزانیشە قوربانجان خۆت زای سیارە خۆ بە ئەو ئیش ناکە مەسرەفی ئێ باشە پارە ئەین هەر سیارێکی 10,000 دانێمەوە چەندەی 10,000 تۆزە سەرکەوە کاکە ئاخر تەکسی بە 5 ژەکە من دەتێمێ تۆ سەرکەوە ئێ 15 20 نانا سەرکەوە 25 یەک پێنج نه 25 و قڕانێک نایە خۆی 25 بە پێڕێ قەیناکە رازین نانا ڕاستین کاکە بە 25 ڕاستی ڕاستی بیستی خۆشتان تانێمێ نانا ڕاستی ئەوە 25 بەس ئامان ئەوە تۆ چاکەتەکەش خوار بەستووە ئاوا ئەها سەیری لیاقە و قیافە وکە قوربانجان خۆ مەزان بەزای بۆ چیوان لەگرەوە بە پرسیارگی تۆ ئەوە لەبەری حازر بێ ها خۆش بەدەسەوە بێت ئامان فیشێکی دەستان دەرنەچێکی بکوژن دوای قەزیەکی قانونیمە فیشە مەبەست چێ فیشە دەمانچەکان تا سوڵتە ئاوای لێ بکەم بیتەقێنم چی ئەماڵی نانا قوربان ئەمە چرخە جگەر بێ بۆ داکسێنم چرخە ئەمە چرخە من ميروا ئەوەی میرۆنیژی ئاویەوە شادی ئەویە شادی بۆ خۆ شادی واللهی مهمە واللهی پێم خۆشە بە جا ئێستا ئەتوانین بڕۆینانی بەڵێ بەڵێ ڕووی باش نییە بەڵێ ئەرێ کاکە من ناوێرم کاکە ئەو زرمە کوتەیە چۆن وابێت ئێستا چین بۆ بازار با خەڵکیش بمان بینێ هەم بۆ چاوترسانی خەڵک بۆی خەڵک باشمان ناسی کە من مەسئولم ئێوەش حیمایە بەتەشی لێ چاکەم ئێوە بزانم بە تەقلە چۆن خۆتا هەڵێن با خەڵک سامتان هەبێت شرف لە پێش مەکتەب کچان ئەو ماتۆڕما بەرزە کردەوە سەد تەقڵم لێدا نانە ئەمەیان سیارێ بە تۆ خۆ فڕی بە تەقلە من خۆم بە تەقللیانە خۆم هەڵێمە خوار و هەمی زیرە کادونا بابە چی ڕازەکە کاکە ئەوە تەقلە لێبات و پارچەکانی بڵاو بێتەوە ئەشای دەست ناکەێ مەسئولیاتی لەسەر هێناومانە پارچیمان لای دوسێ پارچیمان سەری تو بە تەقلەکە خۆم هەڵایە خوارەوانەیە چیلۆ نازیڕاکە چۆن ناس بڕین بەست خوا پێشی بڕیەک پرسیات خوا کاقانەما حەزین دەبێت ئەمە چییە
پوشە ئەمە پوشە وەکو وەزن ئیتر ئاوا حەزم کرد لەسەر وەزنی ئێوە بێت چونکە بڕێن بۆ بازار فەرمو دەی فەرمو بڕۆ کاکە باڵ بڕۆ ئەرێ بابا ئەرێوە چه حیمایەکەن جا خۆ تڕحێ لە شتێکی واو دروستە بێت وەرنەوە بابا نابێ یەکێکتان پێشم یەکتان پاشم بگرێت ئەوە هاتی نەواتی تڕحێ لەو حیمایە بە پورێ بابا ئاخر نابێ ئەلەقەل مەسوولەکەتان بڕوە مەسوولە. یەکێ لە پێشەوە یەکێ لە دووە ئەگەر ماڵە مشکی هەبێت ها کاکە وڵاهی نا چی مشکلتان هەیە؟ نەوەڵا ئەگەر ئەو ماڵێکە ئەڕۆین ئێ؟ ئەگەر ئەمە دنیا مشکی هەبوو تۆز ئەم ناڕەحەت بوو دڵگران نەبین باشە بە ئەم نێتە ژوورەوە ئەم ناینە دەرەوە بێت ئەیوا مشتێکی بینی خۆی ئابڕوومانە چێت والله من نامژوە بە ساقم خۆم زیرەم کردو لە مشک ئەم عایدی لەسەر ستارەکە داین ئارە والله ئەزانجی شادی ژیان تۆ لە دەرەوە بە کۆنتترۆلی وەساکەی دەرم بۆ من لە دەرەوەست باشە بڕۆی لەسەر ستارەکە داین فەرم یەکێکتان پێشم یەکێکتان پاشم قوربان تۆ جەناب پێشکەوەیان نابێ یەکێک نابێ لە پێشەوە تەقەیان لێکردم ئەوەش نابێ بەر تۆکەوێ مەڵی بۆ گوزاوی ماڵە باشە کاکە بڕۆن تۆ ڕیان بڕۆ وەرەدا پڕۆژێتان کردم ڕووی باتان ڕۆژ بێ ئاوە دەیکوان نەهاتن ئەو دەرگایان بۆ بکەنەوە دەی کوڕم پەنجەم کوڕی کرد دالي بودای قوربان تەوزیعی کردوون هەمووی تۆزیع بوو ئاگاتان لە خۆتان بێت ئەنا بێخەمە بڕۆین بڕۆ بڕێ گوێرەکە لە دوامەوە لەوێن بەڵە بەڵە قوربان بڵێ لە ماڵ بن وڵا قوربانە ماڵە لە دەرگا بم لە دەرگا بە بەسەر چاو دەی چی بووە بە سووکی دەقایم لێیە وڵای قوربان وی ڕاستی بێ ئەزانین چیە خۆ مۆزوعەکە و نییە بڵێم ئەترسم بەڵام بەم دەرگا و هەیکەلی ماڵومانە ئەسم حیمایی زەخمیە بێ بە قورعان ناوێرم ئاوا بەڵام لەو تووڕە بێ وەرە بابەتە لێیە لە دەرگای ئیشمانێ با بێمە هەموو حیمایە لە چیە ترسی ئاوا نەهاتن دەدی جۆ تەپی پێ ئەگەرە ترسی باش شادیوان کەم بەس بەخات بەپی تەپی پێەکە بێ بە خەفشە دیارە ئەوە هاتی کاکەم کاتەوە باش بخێر بن کاک شەفیقی بارزگار لێوێ بۆچتانە بڵێ کاک قارەمانی مەسوول هاتوو بڵێ مۆڵەتان وەرگرتووە چاپێکەوتن تۆ هارونی مۆڵەتی نایە بڕۆ بڵێ قارەمانی مەسئول هاتووە قارەمان چییە دە تۆ بڕۆ چەنە بازی ڕۆ قارەمان ئەو هەموو حیمایە لە قارەمان گەورم باوکە پێکاتوەڵێ ناو قارەمانی مەسوولە قارەمانی مەسوول هەڕۆڵاوای. ئەگە پێشوازی لێ بکە کوڕم بابێت لە خزمەت بابێت چیکە زۆری پێچوو کاک تەوا بینیشەوە فەرم قوربان فەرم بەس سلاح شتان نابێت نانا پێمان نییە بابا بەکاردانە فەرم سلام علیکم السلام دانش قارەمانی تو دانیشە سلام علیکم علیکم السلام بەخێر بێ یاخوا کاک شەفیق سڵاو لێوێت باشی کا قارەمانی بەڵێ یاخوا بەخێر بێ زۆر سەر خۆشحاڵ. چاو یاخوا بەخێر بێ فەرموو بەخێر بێن یاخوا ببوورە لە ناوەختی شاهاتین نانەیاتیادێ ماڵی چاوەکەم خۆتانە زۆر سوپاس یاخوا بەخێر بێن سەر چاوەکەم قوربان چۆن خزمەتاکەم چییە فەرموون واللهی هیچ ناخۆم نەوەڵا ئەگەر من هەبێ یەک شەربەتێنەری فرێش دەبڕۆ کوڕ نه شربت مهێنە ئاوێک بێنە تەوا بە قوربان باشە کوڕ یاخوا بەخێر بێت چاوەکەم زۆر سوپاس بۆ قارەمان من جەنابێ ناناسم حیف کە تۆ کا قارەمان ناناسی حیف چەنەبازی خۆم تێگەێن چەنە زۆر مەیە من کاری سیاسە دەکەم
حەز ناکەم زۆر دەرکەوم و لە تەلەڤیزیۆن و لەوانە خۆ دوو جۆر سیاست هەیە جۆرێکیان ئەوانن کە ئێستا لە تەلەڤیزیۆن و شاشەکان و کەناڵەکان و لە سۆسیال میدیاکانە ئەیان بینی چەنە زۆر مەیە باشە زانم جۆرێکیشیان وەکو من حیزبەکەم مقڕەکەم اعتیمادی ئەوڵ و ئەخیری لەسەر منە چکە پلانیان بۆ دانم جارجاریش پێم بڵێن قارەمانی پلان ئەی من چۆن تا ئێستا تۆم نە لە ڕادیۆ نە لە تەلەڤیزیۆن نە لە جەریدانە بینیوە الحەقیقە کە من خێرکی خەباتی ژێرزەمینیم من ئەو بۆ هاتنە ژێر ڕۆڵە وڵای سیارێ سوروات چاودێریمان کردەوە دەبڕۆ بیگرن و سەری بکەن بە قەبری ئاشدادیە ئەرێ ڕۆی پێم بڵە سیارە سوورەکە کوڕێکی چاوشینی تایە کوڕێکی پرش زەردی چاوشینە بۆ خاتی خوا کا قارەمانەوە کوڕەکەی منە بۆ سەری بکا بە قەبری ئاشدایە سەبکە بڕۆم بەڕڵایکە کاکە بە ساقم ئەو تاقە کوڕم هەیە لە ڕای خوان بڕۆ کۆنتڕۆڵی بەریەن دەی کاکە شادی دەی کاقارەمانجیان بە ساقە مەرە و کوڕم هەیە تووشی بەڵای نازانی نابێ من لە شوێنێک بم ئەبێ و مەنتیقەیە حیمای هەبێت ڕۆڵە کوڕی من سەربان من ناخۆم کوڕم دەستە خۆش قوربانجان لێتی گۆرە بڕۆ سەقە زیاتری خەریکی چینچیان پێە وەڵایی هەموو شتێکیان پێ شملەی چانجگەراخوا بەڵام دوانەکەتی فای بی نێرگەلای پێ چەک ڕۆڵە چەکەڵم شتیان پێ چەک کامل ئەسلحەیان پێ ئەشەمبیلای شتمانە بیت یا الله ئەنجارە چیتان بیت دەستی شکام دۆشکەکەمان بیت کوڕم خۆی من لە جەبهەیەنی تیارە ناخینە خوارەوە قارەمانجیان خۆی مە درۆنمان پێ نێ بمان خەنە خوارەوە بە ساقە بم ئێمە لە گەڕەکەکە حورمەتمان هەیە مێڵەوە حیمایانە کە شەفریان ڕێزم هەیە بۆ گەڕەکەکەتان بەڵام من بچمە هەر شوێنێک دۆسا حیمایم هەیە ئەوە وەزعیانە احتیفاز بە کەرامەت و بە شخصیت و بە ذاتی منەوە ئەزانین چێکاک شەبی بە قورئانمە حورمەتی گەورەمان لایە ئێمە تەنانەت لە حەمامیشە هەر خۆمان دەسەین لە پشتی ئەوە نەما خۆش بەس تێ نەگەشتم خێر بوو هاتی بۆ ئێرە بەڕاستی کاکە شەفێک من بۆ کاری خێر هاتووم بۆ لای وڵای تریشی خێر بە من بکرێن لە خزمەتانە من لە دارای دنیا چۆلەکەیشەکە بم ئەجا باشە بۆ لە ڕای خوا بەر ڕای ناکەیت و ئازادی بکەیت لەو دەشتە بۆ خۆی گەرم بخوا کاکە شەفیق زۆر خۆش چۆلەکەی ڕاستی ناڵم من هیچی کوڕێکمان هەیە کوڕەکەشمان بە بلووری بووە ئەلحەقی بینی خۆمان بێ دەیخوا لێتان لەسەنێت لەخوا بەزیابێ شکوی کوڕێکی ئاقڵ و ڕێک و پێک و ژیرە لەخوا بەزیاب جا ئەلحەقی ئەمانەیە ژنی بۆ بێنین یاخوا پیرۆزی وەڵا حەقە بۆی بێنن وەنیە هەرە وەڵا دە هەل لەبەر ئەوەشە هاتوومەتە خزمەت جەنابێ هاتوومەتە سەر بەڕەکە و کچێکتان هەیە پێشکەشیکەن بە کوڕەکەم جا تۆ چوزانی من کچی ئاوام هەیە بێم بە شوکارگیان تۆ زۆر سێری تۆوە ئەزانی بۆ من نازام تۆ ئەم نیۆڕێکیتان خواردووە دەفەر بچیمان خواردووە قەرە خەرمانتان هەبوو بە گۆشتی جۆرەکەەوە وڵی ئافرم وڵی زیرەشی کاکە من هەموو دنیا ئەزانم چی ئەکەن و چۆن هەڵەسەن و چۆن ئەکەون جا هیوادارم ئەو کچەتمان پێڕەوە ببینیت و بیکەین بە بۆشی خۆمان بۆ کوڕەکە وەڵی زین چۆنە کا قارەمانجان من کوڕێ نەناسم و نەزانم ئیش و کاری چییە چۆن نتوانم کچی خۆمی بمێ چکە من پیاوێکم بازرگانم پارەم هەیە مڵکم هەیە ئەمە یە کچەکەم بم بەیەکی وەکو خۆم دەوڵەمەنگ بێ قسەکە و زۆر زۆر جوانە قسەکە و زۆر زۆر مەزبوطە لەسەرەوە تەلەفۆنیان کردووە تا کۆبوونەوەیکی مەسیری هەیە بەڕەبسەتی ئەلۆ سەرچاو سارێکی ڕەشە بە سەرچاو بە سەرچاو وا بزانە گیرەوە لای جەنابتە بە سەرچاو تەقەنەکەی نانە قوربان وا بزانە هەر لە مەنتیقی خۆمانە حساب کە گیرەوە هەر ئەمشەو بە گوێچکە بۆت هێنم تۆ ئەمرەکەیت سەرچاوخوا لەگەڵ کوڕم کە تەلەفۆن بوو جارێککە مەیهێنە خۆم ئێمە دەرەوە دارەوە ئەنێرم بڕم بلە پشکن مەغزان پڕە بڕۆم تەقەوشت نەکەی خێر قارەمان ئەوە زەلامێک بوتیەکەیت تۆ زێشتی نابەجی کردووە پێیان وتم ئەزانم من زوو عینەن هەڵۆ ئاسا چنگ لەسەر شان ئەوە بە چنگەکەی گرم دامێ اعتیمادیان لەسەر منە منیاڵم خەڵکی خراپ لەم شارێ دەستە خۆش بێ ئەگرممە گیانێکمان بە ئێوە بەخوایەوە نەبن ناتوانین پشخەی کاکە سەفیرگیان ئەلحەقی تۆ حەقی خۆتە کچەکەی خۆ بێ بەیەکێکە بیناسی بەڵێ بەڵام منیش قارەمانی مەسئولی تر کەس نییە نەیناسێ کەسیش لە خۆمان بە پیاوتر نازانین بۆ معلوماتشیت کوڕەکەشم ئیشێکی سەر بەخۆی زۆر زۆر باشی هەیە وڵی حەزمەکرد بزانیم ئیشەکەی چێ کوڕەکەەوە وەڵی ئیشەکەی جێگری بانقی نێودەوڵەتیە چی جێگری بانقی نێودەوڵەتی هەرچی پاری ئەم دنیای هەیە لە بەردەستی ئەوە
بژێر و دای جێگری بانقی نێودەوڵەتی بەڵێ 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 یاخواتە من درێژ بێ و یاخوا بێەوەی بێت جاگەروابی وەڵاو کچێ من پێشکەشە بە کوڕەکەی تۆ زەرر ناکەم هەم بە کچەکەم گەورەیە ئەلعان وەختی شوێت یاخوا پیرۆزە یاخوا پیرۆزە ئینشاڵڵا بەخۆ باشە بەس ئیشەڵڵا ئەم هەفتەیە بێتەوە قسەی لەکەین و مەلاوشتەکە هێنین و ئیشەڵڵا لە پێشەمە جومعەیە بن مەجالمێکەی هاتن بەخێر بێن ئیشەڵڵا مەلا بێنن مارەیەکەی هەر شتێکی شێ هەبوو ڕقم تەلەفۆنەکەمە بۆ دانێم خۆشم لێ نەبووم بڵێ بە قارەمان بڵێ سەرێکم لێبان تۆ ئەمریکا من تەنفی یاخوا بێەوەی بیوتەمە درێژ بیشە حەز کەسێکی شویست بەس بەخۆم بڵێ بە تەلەفۆنی بۆ فتەکەم نانە ئەمان بەساقە من ئەو پیاوانە نیم حەزم بە فتکردی کەس نییە حەزەکەم هەموو کەسێ بە ئازادی بژیر ئەمە مهمە هەر قارەمانیش نەبوو دارەوە باشە بە قوربان یاخوا بەخێر چاوەکەم طبعا من زۆر خۆشحاڵم بەناسیینە ئیشەڵا ئەم هەفتەیە مەلا هێن و ئەیبڕێنی ئیشەڵڵا بەخێر بێن زۆر مەمنونی جەناب خێر بێن دائمە طبعا حاضر بە سەر چاوەکەم بڕخوا حافستان خوا حافظ بەخێر بێن چاو بەخێر بێن ناخوا حافستان بێ وەڵا وا بێ ڕێوی بە پیرمانەوە هاتووە ئەو کوان کو حیمایەکان بەڕاست وتم ئێستا لێرن بە تەقلە خۆیان هەڵێن و نازانم چی و یەک دەخە قوربان تەلەفۆنی شەوە بکە لە سەربار نەبن تۆ یەک دەخە معقول نییە من بێمە دەرەوە ئەوان دیار نەبن کامەران ئەلو کاکی وەرێک شوێن ڕۆشنی چی چی ڕۆشتون بۆچی ڕۆشن کاکە قوربان جاڵە بای بیزارەکە تاوە داوامی خۆمان کرد و ڕۆشت لە بابە 20,000 خۆم هێشتا ئیشەکەم تەواو نەبوو نیم سەعات ماوە بابێنەوە کاکە وەرنەوە نایەنەوە باش کاکە خواافز هەڵە چی وەڵا قوربان جاڵ ناینە بای بیستەکەی خۆمان ئەخە من ئیشەکەم تەواو نەبووە قوربان دەتە وڵی داروان یەخشتم بۆ بکە تەلەفۆنیان بۆ بکەم لە کاکێکی 30,000 تانێنی وەرنەوە قوربان جا خۆتۆ بەعملی چێکی 30,000 چییە کاکە باشە جووتی حوتیان ئێمە چی بکە بەرێ تۆ زیای کرد 20 ئاوا بەس بێنەوە کاکە من ئیشم ماوە بە قوربان تەلەفۆنیان بۆ بکە پێم بڵم بێمە شوێ بابێن بۆ بەردەمی بانقەکە قوربان جان بانق بوو ئەخیم پێم نەوتیتم کوڕەکەم لەوێ جێگری بەڕێوەبەری بانقەکەی دەوڵەتی قوربان جان من لە لایشی ترەوە ڕێز و حرمەتەگرم لە خۆم گەورەتی تۆمانە بەڵام لە ڕێی دروانێ بە قورعان لەگەر ڕێزمە احترام و ئەو احترامی خۆ بگرە قوربان جان تۆ کوڕێک و دینیاری نییە لە باخەڵیا جێگری باقی چی کوڕە دە تۆ بزانە ئێستا چیەکەم بە تۆ تەلەفۆنیان بکەم بەبێ وردەین بانقەکە بزانە چیەکەم هەر ئێستا با تاخیر نەبن چکە یەکسەرە چین چڕەسە کامەران کاکە ژیان گوێ لە من گرە بە قوربان ئەوە پێم زیاد کرد کاکە بیزاریکەم پێ زیاگرێکی بیستی کەتانێنێ وەرن بۆ بەردەم باخەکە بەس یەک شت کامەرە خۆ قژەگۆ نەفەوتانەوە ئەوم بۆ دڵە عینەن جلو بەرە چی؟ قۆڕنەکەم چی بووە؟ ئەڵێ شادی چاکەتەکەی یاوتۆ بە ڕەفیقەکەی لا کاکە بڵێ چاکەتەکەی بێنێتەوە ڕەفیقی چی؟ کاکە کامەران جان بڵێ چاکەتەکەیشی بێنێتەوە دەفەرم ئەڵە کاکە جان خۆ بە بەلاژ نەوی 5,000 ژین بە ڕەفیقەکەی کاکە 5,000 چاکەتەکەش با بڕات کاکەەوە 5,000 ژین بە ڕەفیقەکەی شادی قیر و سیا دێڵادی حاضر بە نادوانەکەون دەبڕۆ بابڕین قوربان دەبڕۆ پیاوێکات و حیمایشتی لەگەڵا لە دەر و زۆر فۆزایەکی زۆری ناوەتەوە ئەم فەوزای بەناوەتەوە نازانڵی بێ بزیر ببینم بکەرە زوورەوە بەسەرچە بابێ بعدین تۆ مێرە زۆرە دەرەوە چی بۆ کاکە چییە؟ چیە برا چی بۆ چی بۆ؟ ئێتەوا تێبگەین کاکە چییە مەسەلە؟ گەورم فەرموو گەورم سڵاو بەڕێزم بەخێر بەسە چاو باس کوڕم ئێوە بۆ هاتوونەتە ژوورەوە بڕۆ حیمایەکان بیستیەکی بۆ بنێرە بۆ سەربان ما باقیتی لە حەوشەیە بن هەتا دەرەچوو بەسەر چا گەورم بەخێر بیا خۆسە چاو زۆر سوپاس ئەمر بە خزمەتەکەم بۆ هیچ شتێک هاتووم بۆ لای تۆ بەخێر بەسە چاو چاوە خۆش بێت ئەجا بە قورعان
داوای لێبوردنەکەم بە قورعان زۆر پاکم خۆ ئاگای لێیە ئەها یعنی ئەوە مۆزەفەکان بانیانکە یەکەیەکە پرسیان لێ بکە بزان کەس گلەی لە من هەیە خۆ دەزانی ها سەری فایلەکە بکە هەمووشی بۆ تەقدیرە بە قورعان من بڕێزی هەموو کەسێک من لا ئەم باقم زۆر بەجوانی بڕێوە بردووە ڕۆحەکەم جا خۆ من نەزانم تۆڕێک و پێک و پاکیت ئەسڵەن هەر ناهاتم من بۆ مۆزوع هەر ناتم چی زیڕە کردو پێ بەڵا بێت ئەی بۆچی هاتووی وەڵاهی قوربان لە دەروی تو بینی هاتووی ژوورەوانێ ئەڵە ئەو پیاوە پاری خواردو بەڕاستە ناوی نەوزادە نەوەڵا ناوی کاروانە نە بەخواوەشی ناونی ئەمەر کورد نەوەڵا بیرم چۆ وڵای ئەرسەڵان نە با بارفەنانی چی نەوزاد نە بەخواوەش فایق نا نا کاکە کوردووە نا کاکە بیرم چۆ ناوی چی بوو دە تۆ بیرە بیرە شارەزە ئەڵێم قوربان تۆ قەرزاریەوە هەمووی تواقەتێ مەردومێت تۆ قسە بەکە تۆ بیرە وەڵام بیرم چوانێ ناوی سەبا نییە نە بابە چییە فایق نە بابە نووری نا نا هەی دەدەی ناویشە نادونایی کەم لە بەشکم ئەردەڵان ئەوە جۆرەکەیەکە ئەزانین چۆن تاوان بە ڕۆخسەتی خۆت فەرموو 50,000 تێمێ بڕۆ تۆزێ شەقی تێ هەڵە بیخێرە کۆڵانەکەی و تا دەرەچم خۆم پێم نەبوو بەخۆ خۆمە مایە دەبێنێت ئەنجام پێم بە قوڕاحم گەورە ماڵێ بە قوڕ نەگیرێ وەخت و ناوەخت نازانێ ئەچی بە قوڕ ئەچیە وەڵاڵێ حیماکان حەزیان لە چلوورە و مۆتای دەبیانێ کاکە بڕۆ کاکە بڕۆ وەرگری ناشتیوە ناکەی هەبای 50,000 مۆتا بۆم کڕبابی بەخۆ خۆیان دەبڕۆ کوڕم ئەمرن نامێنێت قوربانجان ئەمر تۆ خزمەتێکم دەوەتی تۆ من نەناسیت وەڵاهی بە خزمەتت نەگەشتوم ئەمریکا من ناوم قارەمانە ئەم مەنتیقەیە هەمووی ئایدی خۆمە مەسئولێکی حیزبیم والله خۆت دەزانی زۆر سی تەلەڤیزیۆن ناکەم وەرە تەلەڤیزیۆن نەمبینیوی داوای لێبوردنەکەم لە تەلەڤیزیۆن دەرناکەوم چکە من ئیشەکەم بە جددی ینی مەسئولێکی نهێنیم لە ژێرەوە ئیشەکەم لە ژێر زەمینە یعنی مەقسەدم غەڵەتێ نەکەی خەباتی ژێر زەمینیم هەیە بەڵێ ناو قارەمانە کا قارەمانجان کەوتە قارەمانیتر هەمووی هێزی ئەژنووی نامێنێت ڕاستە کا قارەمانجان تۆ برا گەورم خۆ ئاگای لێ من لەم باقەیە ئەوە نە بە پاشم باقە بڕێەوە بم تێگەشتی خزمەتی ئەم وڵاتی پێ ئەەکەی تێگەشتی بە قوربانی بم کەس گلەی لێمان نییە باوەڕێ بێت تا ئیسە نقصانیم لەم باقانە بۆ قەدم لەم باقە نەکردووە خیانتم لەم باقەش نەکردووە تێگەشتی دەغاشە بە قوربانجان وەڵای خەزوری بەهادین مرد ئەو بەهادی لەگەڵمانە نەبابە قورآن وەقورآن وەڵای زەمید کار قسەکانە تەواوەکەی وەڵا جارێ قسەکانم تەواو دە باشە قوربانجان لە ڕۆ ئەوە تعزیێشمان هەیە بەڵام ناچارم لەگەڵ تویا مۆزوعەکە ببڕێنم دێمە لە خزمەتان یاخوا بەخێر بخوا ئەفریقا یاخوا قوربان ئەمریکا چاوەکەم تۆ زیڕەو کردو خۆ من نەهاتم بۆ گرتنی تۆ خوا نەخواسا ئەی بۆچی هاتوو من هاتووم بۆ کارێکی خێر یاخوا بەخێر بێت خێری پێوە بێ وەڵاهی ئەوەی ڕاستی بێ ئەمەوێ کوڕەکە بکەی بە جێگری خۆت کوڕی جەنابێ بەڵێ کوڕی تۆ کوڕی منە فەرقی بەڵام شاڵە بە شاڵ ئەی خوا جێگا شاغرمان بوو وایە دام نایە خۆ دەزانی بەخوا جێگا شاغرمان نیە ئیشەڵا ئەگەر جێگامان بوو ئەوتە پەیوەندی پێوەکەم بۆم بنێرە تۆ چۆن زاتەکەی و قسانە بەرامبەر من بکەیت بێجگە لەوەی کە ئەوە کوڕی منە ئەزانی زاوای کێیە زاوای کێیە زاوای شەفیقی بازرگانە کورەوان نەڵێ وەڵڵا کورجا کاک شەفیق کورە برا گەورەمانە کورەوە ڕێزی تایبەتی هەیە نیوەی پاری ئەم باقە هین جەنابێتی کورە من بە خزمەتام چی بڵێ بەسەر چاو تەوا وا بزانە لە بەیانیەوە دەوامەکە هەر ئەمڕۆ ئەمری داری بۆ دەرەکەم و با بەیانی بێت لێرە دەوا بکە بەس حەزەکەم بیکەی بە جێگری خۆت بە تاکید وا بزانە جێگری باقی نێودەوڵەتیە ئەمەم پێخۆش من لە خزمەتام من مەمنونی چەند من لە خزمەتام بەخێر ناوێت جەماعەت بەڵێ قوربان ئەڵێ بەهینە ئەو کوڕە ئەردەڵانەکە کەوتی قەرزارمە چی دەکرد قوربانجان حەلم کرد بێ خەمە قوربانێمە ئەڕۆین دەرەچین بەڵێ یاخوا بەخێر بێ قاقەتە قاوەیەکتان نەخوان ئینشەڵا بۆ جارێ ماشەڵڵا ئەوەنە بە ترس و هەیبەت و هاتی باوەڕی بێ لە ترسا نەموێرە هەر شتێکتان بواکەم خۆم سامم تۆزێ گران وەڵڵا ڕاستەکەی بەخێر جا ناوی کوڕەکەم بنووسیت مەمنون ئەبم بەسەر چاو ناوی لە هەر شوێنێکان لێو ئاسی بوو بەس ناوەکەیم بەرێت چی لەکەی بەقەمی خۆم کوردمەخە زەران بەقەم خوراوە کوژم لەخوا بەس ناوەکەی بەرێ خەمن ئێمە کێشەماڵە کەسانیە و ئەما بەزیاد لە شخصیات خۆمان ڕاگرتو ئێمە لە خزمەتانی سوپاس دەکەم بۆ معریفەتەی کە ئینوێنی لە خزمەتام ناوی کوڕەکەم بێزەحمەت بەسەر چاوم خورشید قارەمان پاڵەوان پاڵەوان بۆ باپیرا پاڵەوان بووە
تۆ محەممەد عەلیکلای بیستووە؟ بەڵێ بڵێ ئەوە باوکی باپیرم. ئەها دەی پێ خۆشحاڵم پێ خۆشحاڵم سەر چاو بکەم بەخێر بنی ئاخۆ. بەیانی دەوام بکات؟ تاکید کام. دایتم خۆش. سەر چاو. فەرمو قوربان بە جەماعەت بڵێ خێرە لەگەورەم دەرەچێ بە تەقلە خۆیان هەڵا نەخوارەوە. قوربان جا بەچی؟ تەقلە. قوربان جا ئەوە سیاکاتە یاوا بیکێسیان پێ قاوانیان پێ فیشەشیان پێ. بڵێ ئەوە ئەمری گەورەمە تەواو قەچی بەسەر. ڕاستەکە وەڵاهی دەستی قابل کۆن نەخوارە شوێنێکیان نەشکێ و دوای تووشی مشکلە ئەبن ڕەحمەتی خوا. ئەوانەی من مدەڕەبن لێیان مەترسە. دەی خۆی ئاخوا بەخێر بن سەر چاو. داخوا حافیزتان بێ ئەم پاڵەوانانە لە پشتم تێبێ لە کێ بترسم وەڵی حساب بۆ فیل ناکەم. قارەمان ئەوە سەیری چیەکەوە چیە دڵم خۆشە و چیە بەچی وا دڵە خۆشە؟ ئەو پوشە ئەوە لە خۆشی خوشە. چی بۆچی چی بۆ لە خۆشی مزدەم بەرەژنم بۆ کوڕەکەم مێدا گاڵ دەتۆ بانیکە وەڵڵا بانیکە با پێی بڵێم خورشید خوشە؟ دەمەڵێ خورشە؟ دەوەرە کوڕم ئەوە لەکوێیە کوڕە نازدارەکەی باوکی خۆی؟ چی بووە؟ وەڵاشنم بۆ هێنایی بەجدی؟ ئێستا تۆ حالیەن دەوڵەمەندترین کچی ئەم شارە خێزانی تۆیە. بێجگەلەوە شەفیقی بازرگان خەزولێتی لەسەر و هەموو ئەمانەشەوە جێگری بانقی نێودەوڵەتیشیت. بەچی مهم نییە. من خۆم ئەزانم ئەو خەڵکە چی ئەوێت خۆم ئەزانم. چی کردوێ وەڵی نازانم خوای ئەو دەسە و خۆش بێ تەواو تەواو هەفتەی داهاتوو بێتەوە ئەچین بۆ خوازبێنی چی لێگەڵ بانێ بم ئاوەرە ئامادەکاریەکەی ناکرد ها نانا خۆتان حازر هەفتەی داهاتوو لەوی ئەو دەرگایش بکەن ڕۆڵ بزانین چییە خوایم خۆشیمان لێ تێگەی چییەوە سلام عليكم. هاي داروان. باشيش بو قربان. شلونيت حال أحوال؟ بنبستو؟ والله من زور باشم. عليهم قربان أوا ربشو قبو؟ بلى. أي بو كمان جنيني. يبو أبو. وحيبو؟ والله. أنا واسيدي ما ما شاء الله بالصلاة. تما قال بو بيا من اللي بيجوا. لا. جا قربان جا الحكيم والله اشتغلت سنين. لا تسيم مكانوا. سبيني مهمة هي ترم هي اللي هو مهم تر. بس هو حماية كان بوك بشوش كسواقنا به.